سپاسان دەکەم بۆ ئەم کوبوونەوەیە هەروەک پێشتری شێمە سەردانی چەندین وەزارەتمان کرد لە بەرنامەیەمەدایە کە سەردانی هەموو وەزارەتەکانی خۆمان بکەین بۆ ئەوەی لە نزیکەوە گفتوگۆ بکەین و بە دووادەچوون و پێداچوونەوەیەکیش هەم بە وەی کە لە ماوەی ڕابردوو چی کرەوە لەم وەزارەتە و بۆ ماوەی داهاتووش بەرنامەکان چین و چۆنەوە بتوانین بەیەکەوە هاوکاری یەکتر بکەین بۆ باشتر خزمەت بگەیاندن بە هاوڵاتیان. من سپاسیەوە دەکەم بۆ ماندووبوون ئێوە و ئەو خزمەتەی کە کردوتانە لە ماوەی ڕابردوو و دەزانم زۆر زەحمەتان کێشەوە، بەڵام بابەتی کارەبا بابەتێکە کە دەستراوەتەوە بە زۆر بابەتی تری ژیانەوە یا وڵاتیان چە لە ڕووی ژیانی ڕۆژانەیە یانیش پێشکەوتنی ئابووریە یان زۆربەی سەکتەرەکانی تریش دەستراونەتەوە بە بابەتی کارەبا. بۆیە کارەبا بابەتێکی زۆر زۆر سەرەکی و گرنگە و ئێمە هەرچی بکەین ئەبێ هەوڵەکانمان چڕ بکەین بۆ ئەوەی 24 ساعات ئێمە کارەبا دابین بکەین. هۆکارەکانی ئەوەی کە بۆ تا ئێستا نەکراوە کارەبا دابین بکرێت زۆری دەگەڕێتەوە بۆ ماوەی ڕابردوو، بەڵام من لێرە پرسیارێکمەوە پێشەوەی هەندێک خاڵ هەیە باسی کەم دوای ڕاپەڕین. ئەوەی من بیستومە حساب بە وەختە لە 350 مگاوات زیاتر کارەبا نەبووە لە هەموو کوردستان و سەرچاوەی کارەباکەش زیاتر بەنداوەکان بوو. ئەڵام ئێستا 3500 مگاوات کارەبا هەیە. ئایا ئەگەر بەراوردی دانیشتوانی هەرێمی کوردستان لەو کاتە بۆ ئێستا بکەین لە 350 مگاوات ئێمە بەرەو 3500 مگاوات چوین، ئایا دانیشتوانی ژمارەیە ئەوەندە زیاد بووە؟ نەخێر. کەواتە بۆچی دوای ئەوەی ئەو هەموو مگاواتە زیاد کراوە بوو هێشتا کارەبا بەشی هەموو هاوڵاتیان ناکە یان بۆ 24 ساعت نییە، چونکە پێشتر 350 مگاوات بەشی هەموو شتی دەکات. پرسیارەکە لێرە ئەمە بۆ ئەوەی هاوڵاتی حەقە بزانێت کە دوای ڕاپەڕین تاکو ئێستا چی کراوە و چی بەسەر کوردستان هاتووە. ئەوانەیە هەندێک خەڵک تەقیمێکی تر بکەن، بەڵام ئەوەی بە ڕەقەم و بە واقع حقیقەتەکەی ئەبێ بۆ خەڵک ڕوون بکرێتەوە کە هەرێمی کوردستان لە ساڵی 91 کە بە تاکو ئێستا لە 350 مگاواتەوە بۆ 3500 مگاوات کارەبای زیاد کردووە. ژمارەی دانیشتوانی ئەوەندە زیاد نەکردووە. لێرە حقیقەتە دەردەکەوێت کە ڕێژەی بەکارهێنانی کارەبا لەلایەن هاوڵاتیان زیاد بووە، نەک دانیشتوان بەو ڕێژە زیاد نەبووە، بەڵام بەکارهێنانی کارەبا زیاد بووە. لەوانەیە هەر یەکێک لە ماڵ چەند گڵۆپێکی هەبێت، تەلەڤیزیۆنێک یان سەلاجەیەک فڕنیەک شتێکی وە، بەڵام ئێستا کە بەکارهێنانی مەوەدی ئەلکترۆنی لە هەر ماڵێک لە هەر خانوویەک لە زۆر زۆر زیاتر بووە لەوەی پێشترەوە. ئەمە یەک. دوو، کارگەکانی پیشەسازی ئیش لە کوردستان زۆر زۆر زیادیان کردووە کە زۆر کارەبا بەکاردێن. ئەمە هەمووی ئاماژەیە بە پێشکەوتنی ئابووری لە ماوەی ئەو ساڵانەی ڕابردوو کە لە کوردستاندا ڕووی داوە. بۆیە داوای کارەبا، داوای بەکارهێنانی کارەبا زۆر زیاترە لەوەی کە بە پێ ڕێژەی ئەگەر سەیریکەن بە پێی زیادبوونی هاوڵاتیان. شتێکی تریشیان پێم وایە کە پێویستە گرنگی پێ بدرێ و لە ڕاگەیاندنەکانیش و وەزارەت خۆشی لەسەری بوەستێ بەکارهێنانی زیادە و خەسارکردنی کارەبایە. زۆر جار خەڵک هەیە بەداخەوە، بەڵام بەبێ ئەوەی پێویست بێ چەندین گڵۆپ هەیە نەیکوژێنێتەوە بەشە و پێویستی پێ نییە. یعنی بە هیچ شێوەیەک ئێمە ئەو کولتورە زۆر جێگیر نەبووە کە خەڵک کارەبا بە هەدەر نەدات. ئەمە شیوادارم لە بەرنامەکانی ڕاگەیاندنە لە ڕێنمایەکانی وەزارەتە هەوڵیەوە بدەین و داوا لە هاوڵاتیانیش بکەین کە یارمەتیدەر بن بۆ ئەوەی ئەو کارەبای پێویست نەبێ بەکاری نێنن چونکە لە ئەنجامدا هەر بخۆیان. ئەمەش یەکێکە لە هۆکارەکانی تر. جەناب وەزیر سێ حاڵەتی باس کرد. یەکێک تەولیدی کارەبا، دروستکردنی کارەبا،
گەیاندنی کارەبا دابەشکردنی کارەبا بەڵام خاڵی چوارەمیش کۆکردنەوەی داهاتی کارەبایە کە لێرەدا ئێمە نوقسانیەکی گەورەمان هەیە من دەزانم لە نزیکەوەش لەگەڵ ئێوە ئاگادار بووم لەوەی کە لەم کابینەیە گرنگیەکی زۆر بە دروستکردنی ژێرخانی گەیاندنی کارەبا درراوە پێشتر ئەو لاسەی کە هەبووە چونکە ڤۆڵتاژی کارەبا و سە و سیمانەی بەکارداهاتن لەوانە لەو ئاستە نەبووبن و ئەوەی های ڤۆڵتاژەوانە بەکارهاتووە کە ئەمە خۆی دروستکردنی ژێرخانی گەیاندنی کارەبا کێشەی زۆر زۆر زیاتری دروست دەکرد ئەگەر چارە نەکرابایە ئەمانە هەمووی ئەو بەرنامانن کە لە کارنامەی چاکسازی حکوومەتدا گرنگی پێدراوە دروستکردنی ئەم ژێرخانە خەڵک لەوانە نەیبینێ بەڵام نەتیجەکەی ئەوەیە کە ئێمە گەیشتونەتە ئێرە ئەو ژێرخانە دروست کراوە بۆ گەیاندنی کارەبای زیاد مەسەلەی تەولیدی کارەبا یان دروستکردنی کارەبا ئەبەسرێتەوە بە مەسەلەی سوتەمەنی پێشتر زۆربەی هەرە زۆری احتیمالەکە لەسەرەوە بووە کە وەکو نەوت و ئەوانە بەکارۆزە کە ساریشی زۆر بەرز بوو غازمان کەم بوو بەنداوەکانمان بەداخەوە بەڵام بەهۆی بێبارانی و بەهۆی پەکەوتنی یان دووەکەوتن و کۆنبوونی سیستمەکە ئێمە نەمانتوانێەوە لە بەنداوەکان نە بەنداوی نوێ دروستکەین نە ئەوانەی کە هەن ماکسیمۆم ئەوەی خۆیان کارەبا تەولیدکەن کەواتە نوقسانیەک لەوێدا هەبووە و سعری سوتەمەنی بۆ بەرهەمێنانی کارەباش زۆر بوو ئێستا خەریکە لە سیستمی جێگرەوە دەکرێت کە ئەویش غازی بەهەدەرچووە ئەوەی ساحیبەیان فلێر گاسی پێ دەڵێن یان حتا غازەی کە لە سونایەکانی تر مەسەرەن لە چەمچەماڵە کۆمۆڕێکی من داوامان کردووە و بەرهەمە زیاد بکرێت هیوادارین ئەو غازە دواتر زۆربەی هەرە زۆری بۆ بەرهەمێنانی کارەبا لە هەموو کوردستاندا بەکار بێ بۆی بتوانین هەم سعری بەرهەمێنانی کارەبا کەمکەینەوە هەم ڕێژەی ئەو مێگاواتان یان ژمارەی ئەو مێگاواتانێک کە پێویستن بۆ هەموو هاوڵاتیان گەینە و ئاستەی کە 24 ساعت کارەبامان بۆ دەبینکەوە ئەگەر زیادەش بوو دەتوانین ئەو وەختە بدەینێ شوێنەکانی تریش لە عێراق گەیاندن وەکو باسم کردووە کارێکی باشتان کردووە تەوزیعیش وابزانم کارێکی باشتان کردووە بە تایبەتی دوای ئەوەی کە سیستمی سمارت میتەرتان دانەوە سمارت میتەر بەداخەوە زۆر جار لەوانەیە بە هەڵا خەڵک تێگەیشت بێ کە سمارت میتەر دانایی تر کارەبا زیادە کە سمارت میتەر کارەبا زیاد ناکە بەڵام بە خەساردان یان فێڵکردن لە بردننی کارەبا کەم دەکاتەوە ئەمە تەنیا سیستمێکە بۆ کۆنتترۆلکردنی ئەوەی چەند ئامپێر لەکوێ بەکار دێوەنیە ئەوەی بۆ ڕێخستن و کۆنتترۆلی کارەبا کەواتە بەرهەمێنانی کارەبا زیاد ناکە بەڵام لە بە خەسەرنەدانی کارەبا وا دەکە کە ڕێژەیەک لەو کارەبا بگەڕێتەوە استفادەی لێ بکەین مەسەلەی کۆکردنەوەی داهات کێشەی گەورەیە ئەمەش لە هەموو کوردستان وەکو یەک نییە ئەمە پێشتریش کارمان کردووە بۆەوەی بزانین چۆن هەوڵێکی وا بدەین ئەم داهاتە بگەڕێتەوە طبعاً خاڵێکی گرنگەیە کە من هیوادارم لەم کۆبوونەوە لە ڕاگەیاندن ئەم خاڵە بۆ هاوڵاتیان ڕوون بکرێتەوە بە هیچ شێوەیە ئەم کابینەیە حکوومەتی هەرێم هیچ ڕسومات و باج و داهاتی زیاتریان بۆ لەسەر هاوڵاتی زیاد نەکردووە تەنیا ئەوەی کە هەیە دەیەوێت ڕێکی بخاتەوە ئەو بەرپرسیارەتی دەکەوێتە سەر هاوڵاتی لە بەکارهێنانی کارەبا حەقا یارمەتی حکوومەتەکەی خۆی بدا ئەو پارەیە بۆ حکوومەت بگەڕێتەوە بتوانێت زیاتر خزمەتی بکە کارەبای زیاتری و بەرهەمبێنێ لە زۆربەی شوێنی دنیا کارەبا وەکو سەرچەوەیەکی داهات بۆ حکوومەت دەبێت ینی کارەبا ئەدەی بەڵام لەو سوودێکە وەردەگرێت لە مەشارەی تر سوودی لێ وەردەگرێت بەداخەوە لای ئێمە پشتیوانی حکوومەت بۆ کارە بۆ هاوڵاتی ئەوەندە زۆرە کە خەرجی کارەبا زۆر لە داهاتی کارەبا زیاترە ئەمە وا دەکات لۆدێکی زۆری مادی بکەوێتە سەر حکوومەت کە لە کارەبا سەرف دەکرێت ئەگەر هاوڵاتی یارمەتی خۆی بدا یارمەتی حکوومەتەکەی خۆی بدا لەوەی کە کارەبا کەمتر سەرفکە و ئەو پارەی کە لەسەرەتی وەکو قەرزێکە بۆ حکوومەت بگەڕێنێتەوە حکوومەت دەتوانێت هەمان پارە ئیستثمار بکاتەوە لە تەطویری کەرتی کارەبا و کارەبای زیاتریشی بۆ بەرهەمبێنێ
لە لایەکی ترەوە ئەبینین هاوڵاتی پارەکەی خۆی هەر ئەدا، بەڵام پارەیەکی زۆرتر ئەدا بە موالیدەی شخصی ئەوانەی کە لەوانەیە دووسێ قیمەت ئەوەی هەبێ ساری حکوومەت پارە ئەدا بە موالیدانەی کە لە گەڕەکەکان هەن زیاتر لە ساری حکوومەت ئامادەیە ئەوە بدا و تحملی دەنگ و دووکەڵ و ئەوانەشی بکە، بەڵام ئەوەدە نییە نیوەی ئەو پارەیە بۆ حکوومەت بگەڕێنێتەوە کە کارەبایەکی مستەمری 24 ساعەتی بەبێ دووکەڵ و بەبێ دەنگ و بەبێ منەتی ئەو هەمووی بۆ خەڵکەکە دەگەڕێتەوە. یودارەمە خاڵانە بۆ خەڵک ڕوون بکرێنەوە کە حکوومەت لێرەیە خزمەتی هاوڵاتی بکە، پارێزگاری لە مافی هاوڵاتی بکە، دابینکردنی پێداویستیەکانی هاوڵاتی بکە. خەڵکێکی تر بە جۆرێکی تر دەیەوێ گەپێکم فراغێک بینی هاوڵاتی و حکوومەت دروست بکە، ئەمە ئەبێ ڕوونکردنەوەی پێویست بدرێەوە خەڵک متمانەی بە حکوومەتەکەی خۆی هەبێ کە حکوومەت بۆ ئێوەیە لەگەڵ ئێوەیە دەیەوێ و خزمەتانە بەیەوە گەینێ و ڕێگە بگرێت لەوەی کە خەڵکێکی هەڵپەرستیان بەرژەوەند خواست بێن بۆ بەرژەوەندی خۆیان وا بکەن خەڵک لە حکوومەت تووڕێی باوەی ئەوان بێن خۆیان بکەن بە بەدیل و بە تەرح خۆیان بکەن، ینی لەوەی کە ئەوان بەهانەی خەڵکەوە بێن. اینجا لێرە ئەم شتانە زۆر گرنگە جگە لەوەی ئێوە لە ڕووی فەنی و هونەری و تەکنیکی ئەوانە چ دەکەن، حتا لە ڕووی ڕاگەیاندن و تێگەیاندنی خەڵکەکەش ئێوە زیاتر لە هاوڵاتیان نزیک بن بۆیان ڕۆم بکەنەوە کە ئەو شتانەی دەیکەن بۆ دەیکەن و هەدەفتان چییە و هیوادارم ئێمە بتوانین بگەینە ئەو ئاستەیەکە 24 ساعات کارەبا دابین بکەین. ڕاستە لە وەرزێک بۆ وەرز ویست لەسەر بەکارهێنانی کارەبا جیاوازە، زستان لەبەر گەرما لەبەر سەرما پێویستی بە گەرمایەکی زیاترە و زۆربەی جارانیش استفادە لە کارەبا دەکەن بۆ ئەوەی گەرمای ماڵەکانیانەوە بگەن. ئەمەش کارێکی هاوبەشە لەگەڵ وەزارەتی پیشەسازی حتا لە دروستکردنی یەکەی نیشتەجێبوون و خانوبەرە بۆ ئەوەی ئەو ماوەدانە بەکاربێنن کە کەمتر تەسیری سەرما و گەرمای لەسەرە بۆ ئەوەی کنترۆلی هەوای ژوورەوە زیاتر بەو کەرستانەوە بکرێکە کەمترین پێویستی بە بەکارهێنانی کارەبایان ئەوە بێ بۆ ساڵکردن یان نیشگەرمکردنی خانووەکان. لە لایەکی ترەوە پێویستیمان بەوەیە کە ئێمە بەجددی بیر لە وزەی ساوس بکەینەوە، یان ئەوەی کە بە خۆرە یانیش بە ئاوە یان بە هەوایە هەر جۆرێک لەو بڵێم تاقەیە یان ئەنەرژیە کە پێویستە ئێمە بیر لە بەدای بکەینەوە چۆن هەرێم هەنگاو بەرەو ئەو شتانش بێ کە پێم وایە پشتی باشمان دەست پێ کردووە نیە لە وەزارەتە گەشتانە شتانە کردووە. اینجا ئێمە بەرنامەمان زۆرە حتا لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکانیش بەشێکی تر لە بەکارهێنانی گاز هیوادارمەوە ئێمە وا بتوانین وا بکەین کە سیستەمێکی نێتوەرکی غازی بۆ هاوڵاتیان دروست بکەین کە زیاتر سوود لە غاز وەربگرن بۆ گەرما نەک لە کارەبا، کە ئەمەش وا دەکا خەڵک چیتر ڕوو لە داربڕین نەکا یان لە خەسارکردن زیاتر بەکارهێنانی کارەبا نەکە، زیاتر سوود لە غازەکە وەربگرن. ئەمە هەمووی لە بەرنامەی حکوومەتدایە، بەڵام هەروەک باسم کرد بەرنامەیەکی هاوبەشە بینی وەزارەتی کارەبا، وەزارەتی سامانە سروشتیەکان، وەزارەتی پیشەسازی لەگەڵ هەموو ئەو لایەنە پەیوەنددارانەی کە پێویستە کاریان لەگەڵ بکەین.